بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست، من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ تاقیکردنەوەی پرۆژەی پرشنجی فەرموودەیە. من سەرنجی بەشێ لە بەشداربووان وەردەگرم با بزانم ئامانجیان چیە لە لەبەرکردنی چل فەرموودە و ئەم فەرمودانە ئەم زۆرە پێشبڕچیانە چەندێک کاریگەری هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکەکانی نێو کۆمەلگا. من سەرنجی بەشێ لە بەشداربووان سەرنجی بەشێ لە دایک و باوکان وەردەگرم با بزانم ئەم زۆرە تاقیکردنەوەانە ئەم زۆرە پێشبڕچیانە سوودیان هەیە و سوودەکانیان چییە؟ ئێوە لەگەڵمان نابن سەرنجی بەشداربووانتان بۆ دەگوازمەوە. بینەرمان بن. رقت عيناي شوقا ولطيبة ذرفت عشقا فأتيت إلى حبيبي فاهدأ يا قلب ورفقا صلي على محمد السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي بەڕاستی هەستێکی خۆشم هەیە و سپاس بۆخوا الحەمدوللا ئینشاڵڵا باش خۆشمان ئامادە کردیا فەرموودە لەبەرە وەڵاهی تقریبا برێم چەند جاروێ دەری هەموو لەبەرە بەس جاروێشە لەبیر دەکەی ها لەبیر دەست و جاروێشە لە کاتی ئیمتحانەکە لە کاتی بێتەوە فکرت یعنی ئێستا تقریبا دەرم خۆم باش ئامادە کردیا بەڵام باش ئامادە لە بۆ ئیمتحان الحەمدوللا سپاس بەخوا وەڵێ تا چەند ئەم جۆرە تاقیکردنەوەانە کاریگەری هەیە لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکەکانی نێو کۆمەلگا. والله بە تاکید برا ئیسفادەی زۆری هەیە بەتابەت لەو کات و وەختەی ئێستاکە و کە ماشەڵڵا هەر گەنجی دەبینی هەر بەس سەیر مۆبایل هەر خەریک مۆبایلەکە یعنی ئەوە زیاتر خەرە بە دوشتی ینی وها کەتیە کەمتر سوودی هەیە لەوانێ بوو طبعا بەڵام ئەو خوێنەوەی کە لەسەر ئەوە زۆر تەرجیعاتی زۆر باشە ینی هەندێکی باشە لەنگ بە تاکید هەندێکی باشە و پێم بڵام ڕۆ چۆنە لێرە ئامادەی خۆت تاقیکردنەوە ئەنجام دەدەی یان قوتابی لێرەیە؟ واللهی ئەوە ئەو کچەم لێرە هێنامەوە دووەم زارێتی پێشەشی دەستخۆشتان لێکم بەنای خۆی گەورە شتێکی زۆر زۆر باشە دوای تابوونی مەکتەب قوتابخانە دەستخۆشتان لێکەین ئەمە ئیسفادەی لێکەن هیوادارین بەردەوام بن. هەستەکەت هەیە کام ڕۆهاتووی لەگەڵ کچەکەی خۆتا زۆر خۆشە سروشتیان خۆشە هەست بە ئاسوودەیەکی زۆر زۆر ئەمە تاقیکردنەوەی دنیاە بەو شێوەیە ئەگەر لە قیامەتە پاداشت بدرێتەوە هەم ببینی ڕۆڵەکەت مای خێر و بەرەکەتە بۆ ئەم هەوڵە بۆ قیامەتە ئینشاءڵڵا. چیت هەیە بۆ ڕێخەرانی ئەم پێشبڕچەیە ئەم تاقیکردنەوەیە؟ دەستخۆشیان لێکم هیوادارم بەردەوام بن. هەستێکی زۆر خۆشم هەیە کە بەشداریم کردووە لەم تاقیکردنەوەیە. زۆر باشە پێم بڵێ چۆن خۆت ئامادە کردووە چەندێک خۆت ماندوو کردووە؟ وەڵاهی وا بە ماوەی مانگێکە زۆر جوان خۆم ئامادە کردووە ئیشەڵا نمرەی 100 بەدەست دێنم خۆم بۆ نمرەی 100 ئامادە کردووە ئینشاءڵڵا. دەبا ئامادەم بزانم کە خۆت بۆ نمرەی 100 ئامادە کردووە فەرمودەیەکمان پێ بڵێ بۆمان باز بکە با بزانین یەکێک لە فەرمودەکان کە لەبەرتە. وێنەی ئەو کەسی کە زیکری خوا دەکات و ئەو کەسی کە زیکری خوا ناکات. مثل الذي يذكر ربه والذي لا يذكر مثل الحي والميت. وێنەی ئەو کەسی کە زیکری خوا دەکات و ئەو کە زیکری خوا ناکات وەکو وێنەی دوو کەسی زیندوو مردووان. ئەمڕۆ هاتووی بۆ تاقیکردنەوەی ئەم چل فەرموودە کە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بەڕێوە دەچێت. ئەم جۆرە تاقیکردنەوەانە چ کاریگەریەکی هەیە لەسەر بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکەکان؟ وڵا پێشەچی بە خێرهاتنتان دەکەم سوپاسی خوای دەکەم کەوا لەو تاقیکردنەوەانە بەشداری دەکەین کە دەبێتە هۆی مایەی بەرەو پێشچوونی دین و ئەخلاقی ئەو خوشک و برا بە ڕێزانە. هیوادارم هەرەها بەردەوام بن لەبەر ئەوەی کەوا دین و ئەخلاق بنەمایەکی سەرەرچیە لە بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری لە ناو کۆمەڵگادا. زۆر باشە. وەکو خۆت بابزانام چه هەستەکەت هەیە کەمڕۆ لە تاقیکردنەوەی کا بەشداری کە تاقیکردنەوە کەش تایبەتە بە فەرمودەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم
وڵە ئەو تاقیکردنەوەی لە چل فەرمودەی پێغەمبەر پێک هاتووە هەر فەرمودەچیش بە کوردی و هەروەها ینی بەمانایە کەشیەوە تیدا بەشداریە بەڕاستی لە ناحیەی ینی تێگەیشتنت بەرز دەکاتەوە یعنی وە دەکاتن هەموو وەختەکە بەبەلاش نەڕواتە سەری زۆر باشە یەکێک لە فەرمودەکانم پێ بڵێ بەواتای کوردێکەشیوە بەڵێ پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم یەکێک لە فەرمودانێکەوە زۆر بەباشی خوێندیتی یەکێک لەو فەرمودانە پێی دەڵێن ڕەبەنا ئاتینا فی الدنیا حەسەنەة وفی الآخرەتی حەسەنەة وقینا عەذاب النار کە باسی خێر و چاکەی لە پاداشتی دنیا و قیامەت دەکاتن بە کوردیەکەشی باسی دەکاتن نقطە بە نقطە ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەی والله ئەمڕۆ لە کچەکەم لێرە ئامادە بوومە بەتەمە بەشداری لەو پرۆژەیە بکە باشە چه هەستەکەت هەیە کە ئامادەی لە کاتی ئەوەی کە کچەکە تاقیکردنەوەی چل فەرمودە ئەنجام دەدا زۆر دڵم پێخۆشە لەبەرەوە فەرمودانیانی گەلێ گرنگەکە و منداڵە ینی بەشداری لێ بکاتن باشە لەو ئێستا کە پشووی هاوینە قوتابخانەکاندا دەخرێت چەندێک بە گرنج دەزانی ئەم زۆرە پێشبڕچیانە بەردەوام بێت زۆر بەگری ئەزانم منداڵەکان دوور ئەکاتەوە لە شتی خراپە لە شتی ناشرین منداڵەکان فێرە ینی فەرمودە ئەبن و فێرە ینی بەرەوخوان ێزیکە بنەوە بەرەو ینی و ئەو حەدیسانە لە بەرەکەن لەوە باشتر نابێ ئیشەکە باشە تۆ چۆن هاندەری بووی لە ماڵەوە طبعا زۆر هاندەری بم پێم خۆشە گوتم کچمەرەوە فەرمودانە لەبەرکە یعنی بۆ دنیا و قیامەتی من باشە بۆ خۆشی بە ئارەزوی خۆی بەشداری کردیان بە ویستی تۆ طبعا بە ئارازوی خۆی شتێکە و ئارازوی خۆیتیانە بێ نابێ ئەم زۆرە پێشبڕکیانە چ سوودێکی بۆ کۆمەلگا هەیە چ سوودێکی بۆ قوتابیان هەیە چ سوودێکی بۆ گەنجان هەیە بسم الله الرحمن الرحيم طبعا سەرەتا سوودی لایەنی دینیەکەی کە تۆ ئەجر و پاداشتێکی زۆر بەدەستێنی لە بەرکردنی کۆمەڵێک حەدیث یان سوورەتێکی قورئانە زائیدەن مجتەمع دوورەکاتەوە لە فەسادی یعنی مناڵ یان گەورە مەشغوڵەکە بەچی بە لە بەرکردنی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یان هەر پرۆژەیەکی تر بێ مەسەلەن سوورەتێکی قورئانە یان هەر شتێکی تریەوە دەستخۆشیان لێ یەکەم بۆوانیان پرۆژە ناکەن مثل الذي يذكر ربه والذي لا يذكر مثل الحي والميت ئەوە سەرێ مانای چییە با بزانم وێنەی ئەو کەسەی کە زیکری خوا دەکات و وێنەی ئەو کەسەشی کە زیکری ناکات وێنەی وەک دوو کەسی زیندوو مردووە چ هەستێکت هەیە کە ئەمڕۆ هاتووی بەشداری لە چل فەرمودە دەکەی تاقیکردنەوەی چل فەرمودەکە ئەنجام دەدەی هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە ئەو فەرمودانەکە ئێمە بەشداریمان کردیە لە ئەوکەی دیکەش دەکاتە 100 فەرمودە زۆر هەستێکی خۆشم هەیە چونکە وامان لێ دەکات کە زیاتر بڕۆینە لە نزیک ببینەوە لەخوا و هەروەها لە شتی ئەلکترۆنیات و تەکنەلۆژیاش دوور بکەینەوە چەند فەرمودە لەبەرە والله چل فەرمودەم لەبەرە فەرمودە چەندێکی خایەن کەم چل فەرمودە لەبەر کرد والله ئەو هەفتەکە دەستم پێ کردووە لەبەر ئیمتیحان و شتیوە نەمدەتوانی ینی بێک هەفتەی چل فەرمودە لەبەر کرد بەڵێ الحەمدولله الحەمدولله ما چەندیوە پێوە خەریک بووی لە ماڵەوە چەند کاتژمێری دەخایان والله فەرمودەکان زۆریان ئاسان بوون ئەوەندە زۆری نەدەخایند یعنی قورس نەبوو فەرمودەکان ناوەڵڵه هەموو ئاسان بوو بەڵێ باشە چ هەستەکەت هەیە با بزانم والله هەستێکی زۆر خۆشە چونکە ئەمە وای لێمان کرد زیاتر لە خوای گەورە نزیک ببینەوە ڕێزکەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بگرینە بەر و زۆر سوپاسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و پرۆژەی پرشنگی فەرمودە دەکەم کە ئەم پرۆژە جوانیان بۆ ئێمە ڕێکخستووە بەڵێ چ هەستەکەت هەیە با بزانم مادەم چل فەرمودە لەدەست بێ دەبێت چه هەستەکەت هەبی وڵا هەستێکی زۆر خۆشمەیە زۆر عنی سوودیشم زۆر لێ وەرگرتیا لێ وەرگرتیا باڵێ ئەرە وەڵا هەر پێویستمان پێەیە لە ژیانی و ڕۆژانماندا پێشتر ئەو فەرمودانە لەبەر بوو نەخێر زۆر بیانە زۆر بیانە باڵێ ئەی ئەمڕۆ چۆن خۆت ئامادە کردووە وڵا الحەمدولله زۆر باشی زۆر باش باڵێ هەرچەندە ژیانیشم قورسە منداڵی ئۆتیزم و کەمەدام هەیە شفایم دا یا رب زۆر یعنی زۆر ئەوم کردی هانی خۆمدایە شەوی هەستمەوە لە کاتەوە ئیش کارم نییە ئەو کاتانەی کە دەرفەتت هەبووە خۆت بە فەرمودەکان خەڵ الحەمدولله ئەرە وەڵا سواز بەخوای گەورە ئامانجت چ بوو لە لەبەرکردنی فەرمودەکان وڵا بەس لەو ڕەزامەندی خوای گەورە هیچی ترنە ئەی بۆ گەشتەی عومرەکە هەر زۆر مخاز لێە هیوایەت گەورەترین هیوایەتمە حەز دەکەی بچی بۆ ماڵی خوا باڵێ زۆر زۆریش ئەرە وەڵا ئینشاءالله نمرەی تەوا بەدەست دێنی و تۆ یەکێک دەبی لە دەرسەکان چەند جارێک کە ئەوەم پلەی باشم بەدەستی نابەس بە قسمەت منەوە ئینشاءالله وەزا قسمەتەوی ئینشاءالله خێری تێدایە ئینشاءالله ئینشاءالله پێم بڵێ هەست چۆنە کەمڕۆ بەشداری وڵە باش چەند فەرمودە لەبەر وڵە لەبەرمە چل فەرمودە لەبەر کردبوو نا پرسیارەکان قورسیان ئاسانە ئاسانە وڵە ئاسانە بە هیوای سەرکەوتن سەرچ ئەمڕۆ چەند فەرمودە لەبەر کردیا
خۆت ئامادە کردووە باش بۆ تاقیکردنەوە بەڵە چەند فەرمودە لەبەرە چل فەرمودە چل فەرمودا باش یەکێک لە فەرمودەکانمان پێ بڵێ مثل الذي يذكر والذي لا يذكر مثل الحي والميت مانای چی ئەم فەرمودەیە واتە ئەو کەسە زیکری خوا دەکات ئەو کەسەش کە زیکری خوا ناکات وەک زیندوو مردووان زۆر باشە پێت باشە ئەم دەورانە ئەم پێشبڕکیانە بەردەوام بێ خاستن ئێستا کە ها مەکتەب خەپات بووە و ئیتر هاوینە باڵە پێت باشە بەردەوام بی باڵە ئینشاءڵڵا هیوادارم سەد بێنی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا پێم بڵێ چۆن خۆت ئامادە کردەوە بۆ تاقیکردنەوە الحمدلله باشە کاتی لێ نەدەگرتی الحمدلله فەرمودەکان قورس نەبوون نەلاخوای بەزیاتی ئەم زۆرە تاقیکردنەوە زۆر بوو ئیسفادەی زۆر بوو بێگومان ئەم زۆرە تاقیکردنەوەانە وا دەکا ئاستی هۆشیاری ئێوە بەرزتر بێت بێگومان چەندێ بە گرنگی دەزانی کە خەڵکی زیاتر بەشدار بێت وای وادارم هەم کەسێک چکە بەڵاستی فەرمودەکان هەر هەمویان پێویستن عیندەبی بزانێ پێویستن باشە چەند کەس ئاگادار کردەوە کە لەم تاقیکردنەوە بەشداری بکە وڵی بە زۆر کەسیم گوتیان زۆر کەس خی گەورە پاداشتی بەخێر دەداتەوە ئامانزت چ بوو کە فەرمودەکان لەبەر کرد وڵی یەکەم هەر لەبۆ خۆشە دومیش ئیسفادەی هەر خۆش ئینسان چەندی علم و زانیاری زیاتر بی دوور دەکەوێت لە بەکارهێنانی موبایل بەگشتی بسەبەت خەریکی خوێنەوە دەبی فەرمودەکە لەبەر کردیا بەتەمای خوا چەند لەبەرە وڵا هەمووی هەمووی ئەی تۆ وڵا الحەمدلله بەتەمای خوا لەبەرە الحەمدلله چەنددا پێوە خەریکی وڵا تقریبا مانگێک دەبێن یەک مانگ ئەی تۆ چەندت خەیە منیش هەر یەک مانگ یەک مانگ باڵە باشە ئامان چیە لە لەبەرکردنی ئەو فەرمودانە بۆ فەرمودەکانتان لەبەر کردووە وڵی جاوە پێویستە لە بۆ خۆمان لە بۆ ژیان و ڕۆژانمان دوێمش لە بۆ قیامەتمان و ئیشاءڵڵا هەمڕەکەش دەبینەوە واتە زۆر حەز دەکەی کە گەشتەکەت بۆ دەرچێت بەدڵ بەڵێ لەوێ حەز لەبەرم کردووە زۆر باشە لەوێ حەز دەکەی بچی بۆ لای چێ بچی سەردانی چێ بکەی جالەوە خۆشتر دەبێت ماڵی خۆی گەورە ئەو ئاواتی منە بەڵێ ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی گەورە ئینشاءڵڵا ئەم جۆرە خولانە چەندێک وا دەکا کە تۆی گەنج و گەنجەکانی کۆمەڵگاوانەی کە بەشدارن ئاسی هۆشیاریان بەرز بێتەوە وڵی بۆ ئەوەی ئاسی هۆشیاریمان زیاتر بێ بۆ خۆمان باشە و بۆ قیامەتی باشە هەر کەسێک دەچیتە گۆڕ خۆی لەوانێ بۆ ڕۆژ قیامەت زۆر باشە چکە زیکرێکی زۆر باش تێدا بوو بۆ لەبەرکردن بۆ خۆمان زۆر باشە یەکێک لە فەرمودەکانم پێ بڵێ کە لەبەرت کردووە یەکێک لەو چل فەرمودەی بە ئارەزووی خۆت کامەیت باش لەبەر کردووە پێمان بڵێ زیکری چنە دەرەوە لە ماڵە بسم الله تقط حڵەلا لا حول ولا قوة إلا بالله واتە پشتیوانم پشت دەبەستم بە خدای گەورە کە دەڕۆمە دەرەوە لە ماڵەوە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەمە ڕاو سەرنجی بەشێ لە بەشداربووانی چل فەرمودەکەی کە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بەڕێوە دەچێت گەنجانی کە لێرە بەشدارن زۆر دڵیان پێوە خۆشە زۆر حەز دەکەن و بە تایبەتی گەشتی حومڕیان بۆ دەربچێت بەڵێ ئێوە دامە بڕێن لە دوای ئەو نابڕە دەگەڕێنەوە بۆلاتان بەڵای زان و خۆشەویستان لە دوای ناوڕەکە جارێکی دیگە سڵاوتان لێبێت من بەردەوامم گفتوگۆ لەگەڵ بەشداربووانی پرۆژەی پرسنجی فەرمودە دەکەم کە لە شاری هەولێر ئەم قوتابیە خۆشەویستانە بەشدارن بابزانم هەستیان چۆنەوە ئامانجیان چیە لە لەبەرکردنی فەرمودەکان ئێوە لەگەڵمان نابن من بەردەوام دەبم من سەرنج و بۆچوونی وان وەردەگرم سڵاوتان لێبێت چۆنی باشی یاخۆ باشبی ئەمڕۆ چۆنە بەشداری چەند فەرمودە لەبەر کردووە وڵا هەندێکمان لەبەر کردی ئینشاڵڵا باش دەبی ئینشاءڵڵا چەند فەرمودە لەبەرە هەندێکمان لەبەر کردی یان هەندێک لەبەنیە باشە کاتت نەبوو یان لە بەخیندنێ بوو وڵی بەخیندێ لە بەخیندنێ زۆر باشە
دەستت خۆش سەرکەوتی دەبی ئینشاءڵڵا. چۆنی باش ناو چییە؟ زينة زینەخان با بزانم چەند فەرمودە لەبەرە؟ الحمد لله باش من برا الحەمدوللا. یەکی لە فەرمودەکانم پێ بڵێ کە لەبەرت کردووە. مثل الذي يذكر ربه مثل لا يذكر مثل عيل ميواتا ئەو کەسی یادی خوا دەکات و ئەو کەسی یادی خوا ناکە وەک ئەوەیە وەکو دوو کەسی زیندوو مردووایە. سەرکەوتو دەبی ئینشاءڵڵا. سڵاو لێبێ. سڵای خوات لێ بێ سەلامەت یاخوا پێم بڵێ چەند فەرمودە لەبەر کردووە؟ وڵا لەخوای بەزیاد بێ هەر هەمویان هەرچ فەرمودە؟ هەمووی ئەی فەرمودەکان قورس نەبوون؟ وڵی زۆر خۆش بوون یعنی زۆربەی دووبارە بوو چونکە ڕۆژانش لەگەڵ ڕۆژانە لە بەرمان دەکردو یعنی زۆرش لە ژیان ڕۆژانە گوێمان بوو زۆر خۆش بوو ینی زۆر ئاسان بوو. باشە چەندی خایاند ینی بە چەندی لەبەرت کرد چەند ڕۆژی خایاند؟ وڵی زیاتر ئەو هەفتەی خەریکم لەبەر دەرسی ینی وا لە بەروانەکان پۆلی هەفتەی دەمە دوازدە سەرکەوتو دەبی ئینشاءڵڵا. یعنی دەتوانی بێ هەفتە هەمووی لەبەرکەیت. ئینشاڵڵا ئێرۆڵە زۆر ئاسانە دەتانی زۆر خۆش ینی شتەکان خاستەتەن ئەگەر واتاکەی بخینەوە ئەدا زووتر ینی دەتانی لەبەری بکەی زۆر خۆش و ئاسانە. پێت باشە ئەم جۆرە پێشبڕچیانە بەردەوام بێت؟ وڵی زۆر باش ینی بەگشتی خاستن لە ڕووی ئیسلامیەوە زۆر باشە ئەو نەریتانیانی ئەو سونەتانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بکرێنەوە لە ناوماندا ینی شتانێکی زۆر زۆر باشە هەمووی لە ژیانی ڕۆژانماندا هەیە. زۆر باشە. ئەمە وای کردووە تۆ لە موبایل لە سوۆسیال میدیا لەو شتانەی کە کاتت لێ دەکوژن یان کاتەکانت دەگرن دوورکەویەوە خەریکبی بە خوێندنەوە؟ بەڵێ وڵا زۆر ینی زۆر شتێکی زۆر چاک بۆ زۆر کاریگەر بۆ لەو ڕۆوە یانی وای کردو زۆر لە ڕووی لە سوۆسیال میدیا و لە موبایلۆ شتانە دوورکەویەوە پەرە بەشتە باشەکان دەی زیاتر یعنی ئێستا دەتانی هەمویان لە ژیانی ڕۆژانەتدا تەطبیق بکەی شتەکان زۆر چاکن. ئەمڕۆ دەبینم تۆ وەکو باوکێک هاتووی ئامادەی کە کچەکەت خەریکی تاقیکردنەوەیە پێم بڵێ بزانم چه هەستێکت هەیە؟ طبعا وڵا هەستێکی زۆر خۆشە. هەستێکی خۆش بەڵێ طبعا. باشە بۆچی کچەکەت بەشدارە لەم خولە یان لەم پێشبڕچێیە؟ طبعا والله استفادەی گەلێک زۆرە و حەدیسانە طبعا کە لەبەر دەکات لە بۆ درێژای ژیانی استفادە لێ دەکاتن. استفادەی لێ دەکات. طبعا. باشە ئێستا کە پشووی هاوینە قوتابخانەکانیش دەرگاکانیان داخراوە ئیتر چەندێک ئەم خولانە بەگرنگ دەزانی بۆ ئەوەی منداڵان بەردەوام خەریکی خوێندنەوە بن بە تایبەتی فەرمودەکان بابەتە ئاینیەکان. طبعا زۆر پێویستە خوێندنەوە ئینسان بە چ گەشێ دەکات بە خوێندنەوەی. طبعا. باشە لە ماڵەوە چۆن هانی کچەکەت داوە با بزانم چۆن یارمەتی داوە؟ وڵی هەوڵمدا لەگەری بەس بەخۆشی ماشەڵە ینی قابلیەتی هەیە بە خۆشی دەتوانێت پرسیاری لێ بکەیت ئینشاءڵڵا. خی گەورە تەمەند درێژی کە ئێوەش بەردەوام بن لە هاندان و تاوەکو ئەم کچەیە کچێکی زۆر پێگەیشت و دەربچێ بۆ کۆمەلگا و بۆ ئێوەش. سڵاو لێبی. سلام لە توش. سپاس دەکەم. ناوت چییە؟ نور. نور. و نوریانی چی؟ ڕووناکی. ڕووناچی. ئینشاڵڵا دەبێ ڕووناچی مای خێریش. باشە ئەمڕۆ چۆنە لێرە ئامادەی؟ وڵای هەستێکی زۆر خۆشم هەیە. هەستێکی زۆر خۆشتەیە؟ بەڵێ. چەند فەرمودە لەبەر کردیان؟ هەمووی. هەمووی؟ بەڵێ. زۆر نییە؟ چل فەرمودە زۆر نییە؟ نا باشە. باش بوو؟ بەڵێ. فەرمودەکان قورس نەبوون؟ نا باش بوو. یعنی قورس نییە؟ نا. باشە مادەم چل فەرمودە لەبەر بی فەرمودەکمان پێ برێ. باش. اللهم إني أسألك بأن لك الحمد لا إله إلا أنت وحدك لا شريك لك المنان بديع السماوات والأرض الجلال والإكرام. ويعني چی معناکەی چییە؟ يعني خواجان أما داوا لە تو دەکەین هیچ پەرستراوێت نییە زیاتر لە تو ئەتو داهێنەری و پەیداکەری و بەدیهێنەریشی. باشە چی هانی دایکە بەردەوام بی کە ئەم فەرمودانە بخوێنی؟ داکم و بابم و بەخۆشم زیاتر. ئاگاداری کردو گوتی ئەم تاقیکردنەوە هەیە ئەم پێشبڕچێ هەیە لە کەناڵی پێیان ڕەمەزانێ دیتم ئەو جە بەشداریم کرد لە کەناڵی پێیان دیتر. بەڵێ. باش یانی تەماشای کەناڵی پێیامیش دەکەیت سەرکەوتو دەبی ئینشاءڵڵا. باشە مادەم کە بەشداریت کردووە دیاریەکانی چین کە جێ لێ بووە هەدیەکانی چینە؟ وڵای حەزکردنی ئەوە دەتبەنە ئەمڕێ و حەز دەکەی بچی؟ بەڵێ زۆر. حەز دەکەی بچی بۆ ئەمڕۆ؟ بەڵێ. لەگە چێ بچی؟ لەگەڵ بابم. لەگە بابت بچی؟ ئینشاءڵڵا نمرەی تەواو بەدەستدێنی و دەچی باشە ئینشاءڵڵا؟ چەند قورئان لەبەرە؟ جوز ئەکوونی من دەمنەمات دوو جزء قورئان لەبەرە؟ بەڵێ. باشە چۆن لەبەرت دەکرد؟ با بزانم کۆ قورئانت لەبەر کردیە؟
لە سنتەری حکمە زیاتر و هەندێکیش بە خۆم لەبەرم دەکرد. یعنی تۆ قوتابی سنتەری حکمەی بەڵێ ئیسیفادەت کردیا زۆر. پێم بڵێ ئەم زۆرە تاقیکردنەوەانە چەندێک گرینگە بۆ ئەوەی گەنجان بۆ ئەوەی لاوان بۆ ئەوەی منداڵان ئاستی وشاریان بەرز بێتەوە. سەرەتا بە خێراتتان دەکەم دەستخۆشیەتانی دەکەم لەو پرۆژانە بەڕاستی پرۆژانە زۆر مهمە لە دروستکردنی کۆمەلگەیەکی باش لە دروستکردنی کۆمەلگەیەکی یعنی ئیسلاح مصلح چکە ئەو فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئێمە لەبەر دەکەین هەمووی دەرسە هەمووی ئامۆژگاریە هەمووی ڕەوشتە فێری ڕەوشمان دەکات فێری ئەخلاقمان دەکات یعنی زۆر گرینگە بەشداریکردن لەو پرۆژانە. زۆر باشە با بزانم گەنجێکی وەکو تۆ هەستی چێکەم ڕۆ بەشدارە. وەڵی هەستێک زۆر خۆشمە یعنی کە لێرکانە دای هەست دەکەی کەوا مەسەلەن مەلایکە دێرکانە دەوروبەرتە چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرێتن هەرجەیەکی مەجلیسی ذکری هەبوو ئەوەش هەر مەجلیسی ذکریە تو لە فەرمودەی یعنی لێرە لە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەوەش یعنی هەست دەکەی یعنی هەستێک زۆر خۆش تەیە کەوا لێرکانە دەست دەکەی دەو مەلایکە لە دەور پشتە. زۆر باشە با بزانم چۆن خۆت بۆ تاقیکردنەوەکە ئامادە کرد و باشیان باش نەخوێندووە. وەڵی لۆ سەتیاتیمە لۆ سەتیاتی ئینشاءالله هەر سەتیش بەدەست دێنی. حەز دەکەی تۆ یەکێک بی لەو کەسانەی کە ناوی دەردەچێت بۆ گەشتی عومرە؟ وەڵی ئینشاءالله بەنیازی هاتینە ئینشاءالله کە خوا بکاتە قسمەت. ئینشاءالله چەند کەست هانداوە بۆ ئەوەی بەشدار بێ لەم پرۆژەیە؟ بە خودای ئەمن یعنی یەک دوو بەشدار یەک دوو پرۆژێت کە شەو پێشستا بە سوڕەتی یاسین بوو سوڕەتی حجورات بوو بەشداریوانم کرد لەوەی زۆر پێڕا نەگەیشتم هەر لە هەفتەیدا ئەوم کرد یعنی یەک هەفتەی توانین چ فەرمودە لەبەرکەی؟ وەڵی کەمتری بێم لەبەر ئەوم کرد یعنی فەرمودەکان زیکرا یعنی زۆر قڕزنینە. تۆ وەکو گەنجێک چه هەستێکت هەیە کە ئەمڕۆ بەشداری لە پێشبڕچێک کە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئەم پێشبڕچێ بەڕێوە دەچێت؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على خير خلق الله محمد المصطفى عليه الصلاة والسلام. بەڕاستی سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم خوای رب العالمین نمونەتان زیاد کە و ئەم پرۆژانش زیاد ئینشاءالله بەڕاستی هەر پرۆژەیەکەوە دەکرێت لە باری حەدیث بێتێت لە باری قورئان بێیان هەر بوارێکی شەرعی بێتن بەڕاستی خزمەت دەکاتن بەو شریعەتە و بەم ڕێگەیە. بەڕاستی ئەوە ڕۆڵێکی گرنگی دەبیتن لەسەر زوندیکردنەوەی سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جا بە فعلی و بە کردداری ئەوەی کەوا ئەو پرۆژێش ئەوەندەی سێرم کردبێتن بەڕاستی هەموو لە ڕۆژانە و لە کرداردا جێبەجێ دەکرێت و دەبێتە سنەتێکی زیندووکردنەوە هەر کەسێکش سنەتێکی پێغەمبەری خوا زیندوو بکاتەوە بەڕاستیەوە هەم خێرێکی گەورێ و هەمش ئەرکێکی وەبزانم فەرزوالعینی لەسەر هەمومان. زۆر باش سەلامی پێم بڵێ چندێک بە گرنج دەزانی بە تایبەتی لە ئێستادا کە دەرگای قوتابخانەکان داخراوە و وەرزی هاوینە ئەم زۆرە پێشبڕچیانە خولی بەردەوام بۆ فێربوونی قورئان بۆ فێربوونی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام بێت و بکرێنەوە. بەڕاستی لە خولی هاوینە دەرفەتێکە چونکە ئەوم حەدیثە بەسە کە یەک لە سەحابەکان دەڵێ پێم خۆشە وەبزانم خاڵدی کوڕی وەلیدە وەڵڵا عالم دەفەرمێتن پێم خۆشە واز لە جەنگ و جیهاد بینم لەبەر ئەو حەدیثەی پێغەمبەری خوا کە دەفەرمێ خەیرکم من تعلم القورآن وعلمه یعنی باشترین کەستان یعنی لەویش باشترە وەکو ئەجر ئەگەر لە بواری قورئان بیتنکەوە باشترین کەس ئەو کەسەیەکەوە خۆی فێرە قورئانەکەی خەڵکش فێر دەکات جا بەڕاستی ئەم خولانەش قورئانش دەگرێتەوە. بەڕاستی ئەوە ئەو کیفایەتە ئەو حەدیثە بەڕای منکەوە ئەهلی قورئانکەوە ئەهلی خاصەی خوای رب العالمینن لە هەموو کەسێکش باشترن و بەڕاستی لە فەسلی هاویندا چۆن ئەمە دەورەکان پارە ئەدەین بۆ منداڵەکان کەوا خولی هاوینە لەوانەیە بە بیزوەرەقە سیوەرەقە دەرسیان بۆ بگرین کەوا شتێکی وا خێرخوازی دەکرێتن پێویستە کەوا خێری دنیا قیامەت شتێدا ینی عەجەلە بکەین لە بۆ ئەم کارە خەیریە. بەشێک لە باوکان لە دایکان منداڵەکانی خۆیان دەنێن بۆ قوتابخانە ئاهلیەکانیان بۆ خول و دەورات کە لە هاوینە پارێکی زۆر وەک خۆ دەڵێی سرف دەکەن گرنگیشە بە تایبەتی لەم زۆرە خولانە لەم زۆرە پێشبڕچیانە منداڵەکانیان بنێرن بۆ ئەوەی هەم خۆیان لە داهاتوودا ئیسرحات بکەن ئاسوودە بن لە دەست منداڵەکەی هەم کۆمەلگاش کە منداڵێک گەورە دەبێت و دەچێتە نێو کۆمەلگا منداڵێکی باش ینی گەنجێکی باشی دەرەچێ و کۆمەلگا پێ و ماندوو نابێ. بزەبت وڵایی ئەوە لە وشی باسم کرد کە ئەوم خولانەکە لەوە هەندێکری هەم گرنگێکی زۆری دەبیتن بەڕاستی منداڵێش ئەمە ناڵێن لای خوێندنەکە ئەویش بکاتن بەڵام ئەگەر بێت و ئەم خولانە بکاتەوە کەسێکی چالاکی لێ دەچێت کەسێکی بە ئەخلاق و بەڕەوەشی لێ دەردەچێتن کەسێکی لێ دەردەچێتن کەوا وەکو ئیمامی ئەحمەد دایکەکەی لەبەر خاتروی 10 ساڵ 20 ساڵ بەس سبەینان دەیبردە نێژە دێهێنایە بەڵام تماشای دەکەین کەوا گوتی کوڕم ئەوە 10 ساڵ ئەوە خەریکی تۆ بم بڕۆ ئەتوم ناوێ بردی بۆ
گوتی بڕۆ بۆ مدینە بۆ حەدیثم بۆ بێنەوە قورئان تاواکە بڕۆ حەدیثم بۆ بێنەوە جا ئەگەر دایکان و باوکان تماشای دایکی ئیمامی ئەحمەد بکەن بزانە بەبێ باوک چ کەڵە پیاوێکی لێ پەروەردە کرد هەتا وەڵڵا دەڵێتن دەکولێرەی وە بزانم دامێ دەرێ لە ڕێم لێون بوو بە خۆم و گوێ درێژێک و ڕێم لێون بوو تا سێ جار عفوان گوتم خوایە بەس ڕێم نیشاندا ئەو کەسێکەوە ڕێون بۆ کام شاندە یەکێک دەڵێ پێ گوتم بڕۆ ئەی ئەحمەد بڕۆ ئەوە ڕێگایەکەیە جاکە هاتەوە بە هزار حەدیث هاتەوە کەوا ئێستا دەیبینین ئیمامی ئەحمەد کەوا دەڵێ ئیمامی ئەحمەد دڵت دادەکەوێت لە بوارەکاندا وای ئەجەوە نمونەیەکی بەسیط کەوا منداڵێکی تەمە ئیمامی شافعی کەوا لە تەمەنی 6 ساڵ ئەجە دەبێمە چاولەوانە بکەین ئێستاش نمونەی زیندومان هەیەکەوە منداڵە تەمەنی 6 ساڵی ئەو جارە دیتم قورآانی هەموو لەبەر کردیە بەڕاستی ئەوە دەبێتە تاجێک بۆ دایکان کە لە ڕۆژی قیامەتدا کەوا تاجی جێڕینیان لەسەر ئەی بۆ خۆی دەبێت چی بێتن ئەو ئینسان دەبێ هەر کە تمشای ئەوەی بکاتن مای هەم خۆشحاڵی دنیا و قیامەتیشە کانت خۆش عزیزێ ئێستا تۆ ئەسیلەکە لە بندەستیە با بزانم ئەو پرسیارانەی کە هاتوونەتەوە پرسیاری قورسن یان پرسیارەکان ئاسانن وڵی بەعام پرسیارەکان خۆی حەدیثەکان کورتە هەر لە کتێبەکەدا کورتە بەڵامەوە پرسیارەکان تازە وەرماگرتی هێشتا بە تەواوی نەماخیندیتەوە بەڵام پرسیاری بداتی یەک لەو پرسیارانە کە مانەیەم دەستەواژەی خوارەوە بارەکەڵاواتە چی ئەویان ئاسانە ئەگەر هەمووی هاوێ الحەمدولله زۆر باشە پێم بڵێ چ هەستێکت هەیە کەمڕۆ بەشداری والله بەتەکید ئینسان دەبی ئینسانی مسلمان قدری و نیعمەتی بزانی کە ئەخوای گەورە مەشغوڵی کردو بۆی کەەوە حەدیثەکانی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام دیراسە بکە لەو سەردەمەی کەەوە شوبهە و شەهوات بەردەچی گەنجانی گرتووە خوای گەورە بەوە نیعمەت و فەزلی بەسەردا ڕۆشتون بۆی کەەوە بین خەریکی دیراسەی حەدیثی پێغەمبەر من عەلەیهی سەڵات وسەلام کە خۆی گرنگی ئەوە دەکا کە ئێمە گومڕان نەبین ئەگەر لەسەر کتابی خوای گەورە و سنەتی پێغەمبەرەکەی بڕۆین ئامانجی سەرەکی لە بەشداریکردن لەم پرۆژەیە چی بوو والله جا پاشەوەی کەەوە ئەوەی کەوا دیراسی حەدیثی پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام و کاتەکانمان لە زیاتی شتانی بێمانە بەوە بەسەر بین و دوای ئەوەش ئینشاءالله خوای گەورە گەر بە قسمەتی بکات سەردانی ماڵەکەیمان بە قسمەت بێ ئینشاءالله زۆر حەز دەکەین ئینشاءالله ئەرە وەڵا جاوە باش خوێندووە الحەمدولله زۆر باش خۆتمانی کردی الحەمدولله زۆر باشی چەندێ بە گرنگی دەزانی گەنجانی دیکەش هاوشێوەی تو بەشدار بن لەم جۆرە پێشبڕچیانە بۆ ئەوەی ئاستی بۆ شاریان بەرز بێتەوە والله جا بەتەکید ینی جا خۆی کاتەکە هەر دەڕوە ئەوەی کەواسەمە کاتەکەمان بەوە بەسەر بردووە کاتەکەمان ڕۆیشتووە و ئەوانەی کەوا کاتیشیان بۆ بەسەر نەبوو هەر کاتەکان لێ ڕۆیشتووە بەڵام دیارە کاتی ئێمە بەسەر بردووە ئەوانش بەس بەسەریان بردووە ئینشاءالله تعالی خوای گەورەش ئەزانە ئێستا نابێتە مای پەشیمانی نەتەبعاً نابێت هەتا لێک لەو حەدیثانەی کە باز دەکرێت لەوەیەکەوە کاتێک ئینسان لە ڕۆژی قیامەت حەسرەت لەوە دەخواکەوە زیکری خوای گەورە و دیراسی ئەو زیکرانەی نەکردووە ئەوەیەکەوە مەسەڵەن ئێستا ئینشاءالله تعالی تووشی حەسرەتەی نابین پێم بڵێ هەست چۆنە کامڕۆ بەشداری والله هستم زۆر خۆشە و ینی ئەفەرمودەم لەبەر کردی ینی شتێکی زۆر باشە من و لە ڕۆژ قیامەتیش ئینشاءالله سەربەرزەبین چ فەرمودە لەبەر کردی والله 38 فەرمودەکان ئاسان بوون یان گران بوون والله ماشەڵڵا زۆر ئاسان بوو ئارە والله یا خۆ سەرکەوتوو بی ئامانج چی بوو کە فەرمودەکان لەبەر کرد والله ئامانجەکەمەوە بوو هەم سوودێکی زۆر لێوەرگن لە ڕۆژ قیامەتیش سەرفراز و پێت باشم جۆرە پێشبڕچیانە بەردەوام بێت بە تایبەتی ها ئێستا کە دەرگای قوتابخانەکان داخراوە پشووی هاوینە بەڵام زۆرم پێ باشکە و ئەو بکرێ ئەم پێشبڕکەوانە بکرێ سوودێکی زۆر لێوەرەگرین سوودی باشی وەرەگرین بەڵێ چەند کەس ئاگادار کردەوە کە بەشدار بێ لەم جۆرە پێشبڕچیە والله تقریبا دەکەس زیاترم ئاگادار کردەوە هەندێکیان بەشداریان کردیا ئەوەی پێکرایە هەندێکیان بەشداریان نەکردی کامتان بەشدارن لەم تاقیکردنەوە ئەوە ئازادە کاگ ئازاد بەشداری لەم تاقیکردنەوە بەڵە بەڵە ئینشاءالله چەند فەرمودە لەبەر کردبوو ولا هەر هەمووی الحەمدولله وتەمام هەر هەمووی لەبەر بوو الحەمدولله ئینشاءالله الحەمدولله چێ فەرمودەکانی بۆ دەخوێندیەوە ولا بابم تەنسیبی دەکەمش بەخۆم لەبەر من دەکرد تۆ بە خۆت بە چاوەکانی سەر نبینی بەڵام هەز دەکەم بە چاوی دڵ دەبینی نا وەلا من نابینم ئارە والله بە چاوی دڵ ئینشاءالله خوای گەورە ڕۆشنایی دڵی پێبەخشیوی بەتەمام خۆی سپاس دەکەم هەرویشی ئینشاءالله ئێستا کە خەریکی تاقیکردنەوەی پرسیارەکان قورس نییە نا پرسیارەکان خۆش دەستا خۆشبی سەبەر وا دەخینەوە ئینشاءالله دەستا خۆشبی ئینشاءالله سەرکەوتە بەردەوام بیام خولانە ئارە وەلا پێم باشە بەردەوام بی ئاجا باشش خۆش پێ برێم ئەو خلێ سەکرەوە ئەو پێشنیاری من بوو کە سەری کرد ئارە لە پێشنیارم بوو لە جەماعەتی ئەوم کردبوو گوتم حەزمێ خولەکی ئەو هاوی چکە وەختی خۆی خولەکی هەبوو لەسەر ئەوەی شارە زامون لە قورعانی عینەت الحەدیث بڕشنجی فەرمودە
ئەو پێشکە ئەم هەموو خەڵکە لێرە بەشدارە هەموو لە بەسای تو بوو ڕێ خوا خرتا من دەیسی ئینشاءالله ئینشاءالله خوای گەورە خێر بنووسی ئارە وەڵام ئەمە بەشنیارمەوە کرد گوتم حەزم خولەکی ئاهاز بکرێت ئینشاءالله لە سنەتەکانی پێغەمبەریش بکرێتەوە ئینشاءالله زۆر موهیمە ئەو هەموو خەڵکە لە کوردستان بەشدارە ئارە وەڵا گەلە خۆشەوە ئەو نەعەبێ ژورسیانە هەبیتن بەڕاستی یعنی ئەوەندە تێبینم کردە جێیەکانی دینیتیان ئەوە یەکەم جێ هەیان بێ ئارە وەڵا خەڵکێکی زۆر لێرە بەشدارە لە کوردستان لە شوێنەکانی دیکە دەستا خۆش وەڵی شش چاکە ئارە وەڵی شش چاکەی وادارم بەردەوام بن ئینشاءالله مانگەشکە نەبە خولەشکەوە هەبی ئینشاءالله بۆ تۆ زەحمەت نییە بۆ تۆ قورس نییە نا وەڵی زەم قورس نییە ئەمە چەندە خولیت کە هە بەشداریم کردیە نمرەی باش بەدەستینە هادی کو زۆر زۆر باش منێ من ئارە وەڵا سەرکەوتوتکە زۆر لە ماڵەوە خەریکە بە فەرمودەکان بە قورئان خوێندن وڵای هەموو دەمێ خەریکە بەڕاستی لە مالەکە هەر حەزی لێ مەسەرانە خولەکە بیتن بەشداری تێدا بکاتن ئاجا پێش بچێ فەرمودەکانی پێغامبەر بیتێن قورئانی بیتێن قەدەری دیکەش وەک لە دەستگای ڕۆناچی سوورەیکە هەبوو لە ڕەمەزانێ ئەوە ئەویش بەشداری کرد الحەمدولله یەکەم بەمەرە لە دەرەجێکی باش یەکەم بووی ئارە وەڵا لەخوا بزیاد بووی خوای گەورە چ ڕەحمەیەکی بە تو کردیا چی پێبەخشی وەڵا بەتاکید مەمنونی خوای گەورەمە گۆش وەردەام بن ئەوەی بە هەموو کەسێک نابەخشی ئاوا قورئان لەبەر بکە ئاوا فەرمودە لەبەر بکە وەڵا بەتاکید وەڵا الحەمدولله سەبر سەبێ لەگەر خولەکە هەنێک بەبێ خولیش ئەمە بەخۆم لە مارێ دادنیشم جارێ قورئانی دەخینەوە لەبەر دەکەم حەدیسەکان دەخینەوە دەکا قورئان دەخوێنی حەدیس دەخوێنی دلت خۆشە ئارە وەڵا زۆر زۆر ئارە وەڵا زۆر زۆر باشە ئێستا کە دەنێن ئەوەی کە یەکەم بیتن گیر و پشک دەکرێت دەرچی بۆ گەشتی عومرە پێم بڵێ حەزت لێ بچی والله هي خوا بكاتا قسمت أري والله زور حظ أري ولا خوا بكاتا قسمت إن شاء الله بس مشكلة ناقن ما حدش من نقدر نسي مشكلة من أخذ كانوا قال هدي بشاري من كردي براستي تنهان يتم بدا سناني رسام دي خواي جوريه أري والله سلامة دي نقدر نقص إن شاء الله أنا مشكلة ما هدي كنيا بس قلنا قبل أنقص برضه من السر خلانه أري والله بەڵێ ئەزان و خۆشەویستان کەسانێک هەن کە کاتێک پێیان دەڵێ خەریکی قورئان خوێندن بە خەریکی لەبەرکردنی فەرمودەکان بە ئیتر هەزار بیانوت بۆ دەهێنێتەوە سیرکەن ئەمە یەکێکە لە نمونە زیندوەکان کە کاتەکانی خۆی بەخشیوە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و شارەزابوون لە فەرمودەکانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەربی جا ئێوەش بەردەوام بن کە ئەم نمونانە دەبینن خۆتان نزیکەنەوە زیاتر لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خوای گەورە ئاگادار بن کاتەکانی ژیان بۆ هەمومان هەروەکو یەک وایە بەڵام بابزانین چێ لە کاتەکانی ژیانی پەشیمان دەبێتەوە چێ شانازی پێوە دەکات ئەمە یەکێکە لە نمونونەکان کە شانازی بە ژیانی خۆیەوە دەکات زۆر دڵی خۆشە کە فەرمودەکانی پێغەمبەری خوای لەبەر کردووە تۆشەکە دەتەوێت دڵخۆشبی بەردەوام بە لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵمان نابن سەرنج و بۆ چوونی هاوڵاتیانتان بۆ دەگوازینەوە رقت عيناي شوقا ولطيبة ذرفت عشقا فأتيت إلى حبيبي فاهدأ يا قلب ورفقا صلي على محمد السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيبي يا نبي الله پروژه پروشنی فرموده پروژه که رخای قطبیانی کردستانه دیار بۆ ساڵی دووەمە ئەنجامی داد لەم ساڵدا پرۆژەکەی بۆ چل فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربارەی ذیکر و یادی خوا ئەنجام داوە و ئامانجمان لێ ئەوەیە کە بەڕاستی گەنجولاوی ئێستا هۆشیار بێتەوە و ئاشنا بێت بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و بتوانێت کە بگەڕێتەوە سەر ئەو شاڕێگەیی کە پێی سەرفراز دەبێت بێگومان و ئێمە دیارە کەم پرۆژێمان ڕاگەان بن لە ڕەمەزان ڕامانگەاند و بۆ ڕەمەزان و ئێستا تاقیکردنەوەی تێدا دەکەین نزیکی 6,000 کەس لە هەموو کوردستان بەشداری تێدا کردووە یاخود ناوی خۆی نووسیوە و ئەو ڕێژەیە کە ئێستا دەبین لە هەولێر بەشداری کردووە کە نزیکەی 1000 کەس ناوی خۆی لە هەولێر نووسیوە و ئەو ڕێژەیە ئێستا کە لێرە ئامادەیە و بەشداری تێدا کردووە بەناوی خوای گەورە و میهرەبان پێشکەشی زۆر بە خێراتنتان دەکەین
واللهی گرنجی و پرۆژانە زۆرە و ینی بێحەدیش زۆرە چونکە بەڕاستی وەکو بەخۆیان دەزانین بەداخەوە بەهۆی کاریگەری وڵاتە ئالمانیەکان و وڵاتە ئەوروپیەکان لەسەر مسلمانان یعنی گەنجەکان و لاوەکانمان بە تایبەتی و بەگشتی مسلمانە زۆر دوورکەوتونەتەوە لەو پەیامە بەرزانە و لەو پرۆژانە جێ خۆەتی دەستخۆشی لەو بەڕێزانە بکەن کە ئێستاوان پرۆژێ و بەڕاستی جێڕێزن چونکە بەڕاستی پەیامەشی زۆر گەورەیە کە حەدیث و فەرمودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ئەگەر بێت و ئێمە وەکو مسلمان هیچ شەکمان نەبی لە ڕۆژی دواییدا دەتوانین بڵێن پێغەمبەر جان ئەمە وەکو ئومەتی تو چەند حەدیثێکمان لەبەر کردو و بەشداریمان کرد لە چەند پرۆژەیەکی لەو شێوازە قبولتە ئەگەر بێت و ئێمەیان بڕیارداوی بۆ دۆزەخ. چ هەستەکەت هەیە ئەمڕۆکە لەم تاقیکردنەوە ئامادەی چێت لێرە بوو؟ وەڵڵای ئەم دوو مندارم لێرە بوو دەستخۆشیانێ دەکەم شتێکی چاک بوو بەڕاستی لۆ مندارەکانمان ئەخلاقی جوان فێر دەبن ڕەوشیش دەزانیم زۆرە وەڵڵا زۆر پارەکەش هەر بەشداریان کرد الحەمدلله دەرەجەشی باشیان هینا الحەمدلله ینی بە یەکەم دەرچوون الحەمدلله هیوادارم ئینشاءالله هەم کەسێک چۆن یارمەتیدان کە بەشداری بکەن وەڵڵای مندار بەشەر دەبی منداری خۆی بەڕاستی هاندەلەوە ئەو کارێکی چاکە بەڕاستی ینی ئەو یعنی کارانە ئینسانی پێ ڕەوشتی جوان دەبی ئەخلاقی جوان دەبی هەموو شتێکی جوان دەبی بەڕاستی زۆر باشە پێت باشە لە ئێستا بە دواوە کە قوتابخانەکان نامینێن ئەم زۆرە خولانە ئەم زۆرە پێشبڕچیانە بەردەوام بێت ئارێ وەڵڵا زۆر باشە ئینسان ینی منداری خۆی بەڕاستی فێرە پەروەردەی جوان بکە پەروەردەی ئیسلامی بکە ڕەوشتی جوان بکە بەڕاستی شتێکی زۆر چاکە الحەمدلله. چ هەستێکت هەیە ئەمڕۆ کە لەم تاقیکردنەوە بەشداری چۆن خۆت ئامادە کرد بوو و چۆنیشت وڵام داوە؟ سەرەتا بەخێراتین کەناڵەکەتان دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو ئافرەتێک بەشداریم لەو پرۆژەی بەخشندەی پرۆژەی پرشنجی فەرموودە کردووە دەستخۆشیان لێ دەکەم ینی بەڕاستی ئەوە زۆر پێویستە لۆ گەنجانی وەکومە کە دەرێن پشووی هاوین دەست پێ دەکەم معنای ئەوە نیمە لە مارەدانیشت تەواو بەکەی خۆمە وەختەکە بەسەر بێ بەڵکو ئەوە کاتەی زێڕینە مەنابی لێ دەستی بدەین زات بە ینی پێش بڕشی ئەوە بە فەرموودە بیان لەبەرکردن قورئانی پیرۆز بی خولود و دەورات کە تەڵەبەکانمان بەشداریدا بکەن دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی پێم بڵێ ئەم زۆرە پێشبڕکیانە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئاستی هۆشیاری ئەوەی گەنج زیاتر بێ لانی معریفەتان زیاتر بێت ئەدیسۆم بخۆی قورئان خۆی لە خۆی دات فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئانی پیرۆز ئەوە وەکو ڕێپشاندەرەکە لۆ خۆمان ینی وانەکانی ژیانمان تێدا بەشدار ینی بتانی بەرەو پێشچوونێکی تێدا ئەنجام دەی جا ینی بۆ پێشبڕچیانە زیاتر هەدەف ینی زیاتر وما لێ دەکات گرنگی بدەین بە فەرموودەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم چکە لە ژیانی ڕۆژانەی خۆتدا بەشداری پێدا بکەین هەڵسان و دانیشتنمان میوانداریمان قسەکردن لەگەڵ کەسانی بەرامبەر ینی ئەوە هەموو دەکاتن زیاتر بەرەو پێشچوون لایەنی زانستی و ڕۆژەبیرمان زیاتر بەرز بکاتەوە. ئامانجت چی بوو لە بەشداریکردن لەم زۆرە پێشبڕکەیە هەدەفەکەت چ بوو ئامانجەکەت چ بوو؟ بەرزڕاکردن سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە بەشداربووان بوو لەسەر ئەم پرۆژەی کە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە ئامادەکرا بوو پرۆژەی پرشنجی فەرموودە کە چل فەرموودە لە خۆ دەگرێت ئەم چل فەرموودەیە بەشداربووان لە بەریان کرد بوو هەمویان هەستێکی زۆر خۆشیان هەبوو کە چل فەرموودەکەیان لەبەرەو بەشێکیان بە هیوای ئەوە بوون کە ناویان دەربچێ و گەشتێک بکەن کە گەشتی عومڕەیە یەکێک لە دیارەکانە بەڵێ بەشێک لە بەشداربووان گوتیان ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئاستی ڕۆشنبیری و ئاستی هۆشیاریمان زیاتر بێ و ئەلحەمدولله ئەم فەرمودانە مای خۆشحاڵی بوو بۆ ئێمە کاتەکانی خۆمان بەم فەرمودانەوە بەسەر بردووە و خەریک بووین بە لەبەرکردنی فەرمودەکان ئەگەر ئەم فەرمودانە نەبوونە ڕەنگە ئێمە زیاتر خەریک باینە بە سۆشیال میدیا بە سەرکردنی کەناڵەکان بە فیرۆدانی کات ئەمە یەکێک بوو لە ئامانجەکانی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەوە بوو کە خەڵک بە خوێندنەوە سەرقاڵ بکە و بەشێک لە دایک و باوکان کە قسەیان بۆ مایکی پەیام کرد و لێرە ئامادە بوون خۆشحاڵی خۆیان دەربڕی هیوایان خواست کە ئەم پرۆژانە بەردەوام بێت بۆ ئەوەی منداڵەکانیان بەشداری تێدا بکات و سەرکەوت و سەرفراز بن منداڵێکی چاک دەربچێ گەنجێکی چاک دەربچێ بۆ کۆمەلگا تاتەوەرێکی دیکەموتان بە خوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.